فەندێگە لە ڕۆنی خۆمانە ئەیدەی لە سمێڵی خۆمان ئەوە چییە؟ ئەوە غازی چەمچەماڵ ئێ برادران ئەیکەن حەواڵ لە کاتی زریان و لافاو ئەیدەن بۆ یەک دووسێ ماڵە چۆن بوو بە غاز و سمێڵ وەڵی بەر کامێرا نەبووە هەموو داوی لە بوونی کولەکە ئەی چۆن مەسقەی ناو بەر کامێرا نایڵم داوی لە بوونی کولەکەەوە هەمانە نێڵێ باش دیوا یەکتی دروی پێ بڵێ ئادەی فەرموو قەرزایی وایە قەرز کردووە وەڵا قەرزم کردووە و تووشی ویتە خواردوومە و بێموچەیوە بەخوا ئەرە وەڵا جا لەم ڕۆژە هێوانە بێ باشە دەمادا لەسەر قەرزەیە پەندی دروی پێ بڵێ مەڵێ خەرج کۆنە بێ باز نافوت قەرز کۆنە بێ باز نافوت ئەها ئادەی کوراڵێ ئەرە بەبانانەوە گیانە بەبانانەوە ئەها ئەرە بە تریانەدا وەی وەی ئەپە باشە تۆم هەڵبەز و دابەزە و لە چییە؟ وڵای خۆش بوو بە بەهانانەوە بەرتیلیانەدا و ئەپاڕا دەباش.